كوبنو أكريد وكوبني برلمان أكريد ومتمنى دريبة وزير تازة كوبنو ولا كوبنو شوائي هي برلمان إجباري ركاني هردو لان جبجيكا لو روزانا كوبنو بس رايبوني ركاني هيك هرم كردستان العراق تاچنك آرمو يعني هلويتا نرخي دراو برامر بديناري عراق موشي روشاني كبرزونيزم دقال سر نرخي دينار حكومة خوي حول دابيكات چونکە سێ جار حکوومەت خانجار دەکات سێ جار میلەت زەرەر دەکات لە بەرزبوونەوەی دیناردا ئەوە بەدەستی بانقی نەقدی نێودەوڵەتیە زیاتر لە هەموو کوردستان و عێراق ئەوەندە دینار کەسەرەکەوێ حکوومەت سێ جار سوود دەوەرەگرێت چونکە نەوت بە دۆلارە فرۆشێ وەسایل بە دینار ئەکرێ معاشی بە دینارەدا هەمووی ئەوانە بە وەسایل ئەکرێ بە دۆلار نەوتی بە دۆلارە فرۆشێ هەمووی بە دینارە داتەوە بە خەڵک لەگەڵ معاشە پەیوەندیان خراپ نییە ئێستا هەرێم و بەغدا پەیوەندیان نەیە بەڵام حکوومەتی عێراقی یەک دەست نییە سەرۆک وەزیران هەموو قەرارەکانی پێ جێبەجێ ناکرێت ڕەنگە کێشەکان لە ناو خۆیان نابێت نا حکوومەتی عێراقیە بێنە بینی کورد و عێراق ئێستا کێشەیان زۆر ئەوە لەو ڕۆژانە کۆبنەوەکەن هەردوو لا کۆبنەوە ناکۆکیەکان هەموو کۆبنەوەی شتێک نەماوە لە کۆبنەوەکەش هەموو بڕیارەکانیان داوە پەرلەمان کۆ بێتەوە بڕیارەکان جێبەجێەکە من ئاگاداری ئەوم کە کۆبنەوە ئەو بڕیارانەی کە گۆڕینی وەزارەتەکان و ئەوانە هەموو ڕێکەوتون لە پەرلەمان جێبەجێەکەن پەیوەندیان خراپ نیە ئێستا وەڵا بڵێ چیدادا بەس مهم ئێستا ئەوان ڕێکن کۆبنەوەکان بەڵە کۆبنەوە لەسەر هەموو شتەکانی ڕێکەوتون پەرلەمان جێبەجێەکە بووە